ئێرە نۆڕینگەیەکی نەشتەرگەری جوانکاریە لە شاری سلێمانی و خانمێک چاوەڕوانی وادەکەیەتی کە پزیشک ببینێ. دکتۆر هێمن زەمان پسپۆڕ لە جوانکاری و نەخۆشیەکانی پێست پێشوازی لەو خانمە ئەکات کە بە مەبەستی ئەنجامدانی نەشتەرگەری جوانکاری ڕووی لە نۆڕینگەکەی کردووە. لەم ساڵانەی دواییدا دیاردەی نەشتەرگەری جوانکاری خانمان بە شێوەیەکی بەرچاو لە هەرێمی کوردستاندا زیادی کردووە. لەگەڵ ئەوەی زۆرێک لە خانمان بە مەبەستی جیاجیا نەشتەرگەری جوانکاری ئەنجام دەدەن، خەڵکانی وەکو ئازادی تاک خوێندنەوەی بۆ ئەکەن و بەشێکی تری کۆمەڵگاش ئەم دیاردەیە ڕوبەڕووی ڕەخنە ئەکەنەوە. بواری گرنگیدان بە پێست و بە قژیشێکێکە لەو بارانەی ترۆکەوە هەموو بارەکانی ترکە گۆڕانکارێکی بەرچاوێتی ئاڕوویاوە. خەڵکێکی زۆر ئێستا گرنگی ئاات بە پێستیان بە قژیان بە تەندروستی بە باری جوانکاریەکەی ئەوەی کە ئێستا زیاتر لەناو ئافرەتانە بە بۆ زیاتر سیقەبوون بە جوانی خۆیانە ئەو خودبیانەوە لە بەردەم هاوسەرەکانیانە جوانتر دەربکەون، یان نتوانم بڵێم ئێستا لە حدێک کاک و چاولێکەری لێ هاتووە. وەکو خۆشم بۆ تۆکسم کردووە لاانە پلانم هەیە لاانە لە داهاتوە ئیشی تر بکەمێت وەکو فیلەر بێ وەکو تێکساس بێ وەکو زانستی پزیشکی پێست و قژ وەکو یەکێک لە زانستە پزیشکیە گرنگەکان سیر ئەکرێت بە حکمی ئەوەی چارەسەری پێست و شێوەی هەموو ئەو کەسانە ئەکات کە ناڕەکێک لەسەر ڕوومەت و لاشەیان هەیە و ئەکرێت بە شێوەیەکی نەرێنی تاکەکانی کۆمەلگا لی بڕوانن. لەنجەخاوی ڕێخەری کۆمەڵی سۆفیا بۆ بە کللتورکردنی خوێندنەوە و هۆشیارکردنەوەی تاک پێی وایە گەرچی کەسانێک دەتوانن سوودمەند بن لەم زانستە، بەڵام لە ئێستای جیهان و کوردستانیشدا خانمان ئەخرێنە ژێر فشارەوە و بۆ مەبەستێکی تر ئاراستەی نەشتەرگەری جوانکاری ئەکرێن. سیستمی سەرمایەداری هەمیشە ئێوێ بەرخۆری دروست بکە، ئێوێ ئینسان لە قاڵب بە و بە تایبەتی ژنان لە قاڵب بە. هەر مەسەلەی کورتکردنەوەی جوانی بۆ ژمارە و پێوانە و یان کۆمەڵێک ڕقمیان داناوە یاخود لوت ئەبێت بەم شێوە ڕێک و باریکە بێ ئینجا جوانە، ڕوومەت ئەبێ بەرز بێ، لێوت ئەبێ زۆر ئاوسا و سلیکۆین تابێ، ئەم پێوانانە لەسەرەوەدانێت. دکتۆر هێمن زەمان پێی وایە ئەو کەسانی سەردانی ئەکەن هۆکاری جیاوازیان هەیە بۆ ئەنجامدانی نەشتەرگەری جوانکاری، بەڵام ئەو ئامادە نەبووە نەشتەرگەری بۆ کەسانێک بکە کە پێویستیان نەبووە. زۆر کلایەنت و سەردانیکەری تایبەتی من هەیە یەک داوای شتێکم لێ ئەکات یاخود فشاری ئەو بلێکات کە فڵان شتم بۆ بکە، من بە هیچ شێوەیەک لەگەڵ یانیم ئەڵێم پێویستت پێی نییە، بۆ نمونە فیلەری لێوی کردووە یاخود ڕوومەتی کردووە، هێشتا فیلەرەکەی ماوە حەزەکات زیاتری بکە یا دووبارەی بکاتەوە. نەک بە شێوەیەک لە جوانەوە بتکا بە ناشرین، لە جوانەوە جوانترێ بکان، نەک لەوەی لە جوانەوە بتکا بە ناشرین. ئەگی ناوەکو ئەم شتەکە تەبیعیە، شتەکە ئاساییە، هەموو کەسێک ئازادە چی بکات و چی نەکات، خۆی جوانترکە خۆی ناشرین ترکە. ئینسان زەڕورە هەم لە ڕووی تەندروستی، هەم لە ڕووی پاکوخانی، هەم لە ڕووی جوانی احتیمام بەخۆی بە. بەڵام ئەوەی کە ژنان زەرەر بە خۆیان نەگەێنن، ئەوەی ژنان بەکار نێنرێن، کورت نەکرێنەوە بۆ کاڵایەکی سێکسی. لەگەڵ ئەوەی گرنگیدان بە خود و جوانکاری ڕوخسار وەک پێشهاتێکی ئەرێنی سیر ئەکرێت، بەڵام زۆرێک ڕخنە لە دیاردەکە ئەگرن بۆ هۆکاری ئەوەی کە لە ئێستا باوە ڕەنگاڵەیی جوانی ڕوخسار ئەکوژێت و یەک شێوازی ڕوخسار بە جوان ئەدات لە قەڵەم. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.